بەنسبەت پرۆسەی دابەشکردنی نەوت لە هەرێمی کوردستان ئێمە سەرڕای وڵاتێکین خاوەن نەوتین و خاوەن سەرچاوی سروشتی زۆرین بەڵام بەداخۆ ئەبێ چاو لە دەستی حکوومەتی عێراقی بین بۆ ئەو بڕەنەوتەی کە نەوتی سپیە بۆ هاوڵاتیان دابینی بکا بۆمان ساڵانەش دابینی کردو ئەم ساڵیش بۆمان حسەیەک دابین کراوە بۆ هەرێمی کوردستان بڕەکەی دیاری کراوە 50 ملیۆن لیتر دابین کراوە بۆ هەر چوار پارێزگاکە هەرێمی کوردستان بە ڕێژەی جیاواز لەم چوارچێوە سنووری پارێزگای سلێمانی بەها پارێزگای هەڵەبجە و ئیدارەکانی گەرمینە و ڕاپەڕینەوە 26 ملیۆن لیتری بۆ دابین کراوە واتە ئەو لێکدانەوەی ئێمە کردومانە بۆی بەشی نزیکەی یەک لەسەر پێنجی تەواوی دانیشتوانی هەرێمی کوردستانەکە ئێمە بۆ تەوا بۆی بەرمیلێک نەوت بەدرێ بە هاوڵاتیان هەرێمی کوردستان پێویستمان بە نزیکەی 250 ملیۆن لیتر ئەبێت ئەم بۆ سنووری پارێزگای سلێمانیش پێویستی بە 108 ملیۆن لیتر ئەبێ 108 ملیۆن یا بۆ 110 ملیۆن لیتر ئێستا 26 ملیۆن بۆ سلێمانی 50 ملیۆنش بۆ هەرێمی کوردستان ئێمە بەشی هاوڵاتیان ناکە و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە چۆن لە مانگی نوێ بەڵێنی دابوو کە نەوتی سپی بۆ هاوڵاتیان دابین کا پێویستە ئەم بابەتە چارەسەرکە و تێبگەن لەوەی کە ئەم بڕەنەوتە بەشی تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناکە و حکوومەتی هەرێم خۆی لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتیەکان و ئەم بڕە دابین بکە ئێمە لە مانگی نوێ کۆبوونیان کرد حکوومەتی هەرێمی کوردستان وعدێکی 100%یان بە هاوڵاتیاندا کە هەر ماڵێک بەرمیلێک نەوتی پێدەن بەڵام ئومێد هەیە و کار هەیە تا ئێستا کار لەسەری نەکراوە ئەوی من بیسوێتم ئەمیش بە دابینکردنی پارە و هەروەها پاڵاوگەکان ڕاستپێرن نەوتی ڕەشیان پێ بدرێت تا ئێستا ئەم شتانەمان نەبینیە بۆیە هاوڵاتیان هەر ئەم نەوتەی کە حکوومەتی عێراق دابینی کردەی هەر ئێمە ئەمە لە بەردەستە بۆ دابەشکردن